إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار خواه پروردگار لقرآنی پیروزا دفرمه فاقصص القصص لعلهم يتفكرون واتای پیغمبری خواه صلی الله علیه وسلم تو بسرهات و چیروک اوی که راست و صحیح و بسوده بو خلکی باز بکن بلکو خلکی بیر بکاتوا اما اتای قرآنی پیروز بلگه لسر اوی که بسرهات و چیروکەکانی قورآن و فەرموویەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و بەسەرهات و چیرۆکی پیاوچاکان و خواناسان ڕەحمەتی خوایان لێبێ هۆکارێکە بۆ ئەوەی کە ئینسان ئینشەڵڵا زیاتر فکر بکاتەوە لە ڕۆژی قیامەتی خۆی زیاتر هەوڵ بدا لە دنیادا باش بێ بۆ ئەوەی ئینشەڵڵا قیامەتی باش بێت یەکێ لە سەحابە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی ئەبوو هوڕەیرە ڕەزا ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت دەفەرمێ گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم ئەم بەسەرهاتەی باس کرد ئەفەرمێ إن ثلاثة من بني إسرائيل أبرص وأقرع وأعمى أفرمي سيبيا هبون لبني إسرائيل واتل جولكا لبيش بيغمري خوادا صلى الله عليه وسلم أمشتر رويداو أفرمي سيبيا هبون یەکێکیان تووشی بەڵەکی بوو گیانی بەڵەکی پێوە بوو بەڵەک بوو یەکێکیان کەچەڵ بوو قژی بەسەرەوە نەبوو بەهۆی نەخۆشیەوە نەما بوو قژی بەسەرەوە نەما بوو یەکێکیشان چاوی کوێر بوو نابینا بوو ئەم سێ پیاوە ئەراد الله ئەن یەبتەلیەهم خوای گەورە ویستی تاقییان کاتەوە بۆ ئەوەی خۆیان ببن بە شاهید بەسەر خۆیانەوە ئەجینا خوای پەروەردگار عالمە بەوەی کێ باشە و کێ خراپە کێ بەکەڵ دێ و کێ بەکەڵ نایە فبعث إليهم ملكا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەم سێ پیاوە خوای پەروەردگار ویستی تاقییان کاتەوە مەلایکەیەکی نارد بۆ لای ئەوان لەسەر شکڵ و شێوەی ئەو کەسێک کە ئەچێ بۆ لای ئەفەرمێ فأتى الأبرص فقال أي شيء أحب إليك ملائكة لسر شكل إنسانك هات بولاي أو كسي كتوشي بلك بوا يعني توشي بلك بوا ودي أي فلان كس توشي مالك بلا وزور خوشويستا حسب تشتيك زور أو جوتي خوشويسترين شد بلاي منوا گرنگترین شد بلاي من أوويا لون حسن وجلد حسن حەزەکەم ڕەنگە جوانم هەبێ و پێستێکی جوانم هەبێ ئەم بەڵەکیە کە تووشم بووە حەز ئەەکەم نەمێنێ حەزم بە جسمێکی جوان و لاشەیەکی جوانە لەگەڵ پێستێکی جوانە واتە ئەم پێستە بەڵەکی و ناشرینە لای من نەبێنێ ئەوە لە هەموو شتێک خۆشەویستترە لای من ويذهب عني الأذى عني الذي قد قذرني الناس وتی حەز ئەەکەم ئەم بەڵەکیە لای من لا بچێت چونکە خەڵکی بەهۆی ئەم بەڵەکی و گەڕوگولێوە خەڵکی قێزم لێ ئەکاتەوە لەبەر ئەوە ئاواتی من لە دنیادا ئەوەیە بە نرخترین شت بەلای منەوە ئەوەیە
لاشەیەکی جوانم هەبێ پێستێکی جوانم هەبێ ئەم نەخۆشی و بەڵەکیە کە خەڵکی بەهۆی ئەوە قێزم لێ ئەکاتەوە حەز ئەکەم ئەمەم لەسەر لا بچێ فمسحه پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو مەلائیکەی دەستی هێنا بە لاشەی ئەم ئینسانەدا فذهب عنه قەذەرو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم بەڵەکیەکەی نەما ئەوەی کە خەڵکی قێزی لێ کردەوە بەویستی خوای پەروەردگار ئەو مەلائیکە بەڕێزە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ دەستی هێنا بە پێستی ئەو ئینسانەدا خوای پەروەردگار چاکی کردەوە بەڵام مەلائیکە لەسەر شکڵی خۆی تۆ نایبینیت ئەوەی کە لە هەندێ مۆبایل لە هەندێ شت پێشانە درێ فڵان مزگەوت فڵان شوێن مەلائیکەی پیاڕۆی ئەمە هەمووی خورافیات مەلائیکە لەسەر شکڵی خۆی ناتوانی ببینی بەڵام لەسەر شکڵی ئینسانێک بەبێ کۆمەڵی حەدیثی زۆر هەیە جنۆکە و مەلائیکە لەسەر شکڵی ئینسان ئەیان بینیت دوحی کەلبی کە یەکێک بوو لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ وحی ئەهێنا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار کە ئەهات لەسەر شکڵی ئەو سەحابە دەهات لەسەر شکڵی ئینسانێک هات ئەمی لەسەر شکڵی ئینسانێک لەسەر شێوەی ئینسانێک هاتۆ بۆ لای ئەم پیاوە کە تووشی بەڵەکی بووە بەویستی خوای پەروەردگار دەستی هێنا بە لاشەی ئەو ئینسانەدا و بە پێستی ئەو ئینسانەدا چاک بۆ بە ئاواتی خۆی گەیشت ودەفەرمێ وأعطي لونا حسنا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دوایەوەی کە ئەو مەلایکە دەستی هێنا بە لاشەی ئەو ئینسانەدا ئەو پیاوە بەڵەکە چاک بووەوە لە بەڵەکیەکەی بەویستی خوا و ڕەنگێکی جوانی بۆ دروست بوو فقال فأي المال أحب إليك پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەمجا ئەم مەلایکەیە فەرمووی چی ماڵێک بەلای تۆ زۆر خۆشەویستە گرنگترین شت بەلای تۆ چی خۆشەویست بوو ئەوتی پێستێکی جوان و لاشەیەکی جوان ئەی لە ماڵدا چ ماڵێک بەلای تۆ لە هەموو ماڵێک خۆشەویستتر و بەنرخترە حەزە بە چی ماڵێک هەیە قال الإبل وتي حزم بحشتر هي حزكم وشترم هبه فأعطي ناقة عشراء پیغمبر خدا صلى الله عليه وسلم دفرمي أو ملائكة وشتريكي دابة أو إنسانا كبلكي بو تشاك بو توا بلام دفرمي عشراء يعني شي عشراء أو وشتريا كخليك بچكي أبي واتح سكي هيا نزیکی ئەوەیە کە بەچکەی ببێت یەک وشترێکی دابی وشترێکی ئاوس خەریک و کاتی ئەوەی دەهات کە بەچکەی ببێت فقال بارك الله لك فيها ئەمجا مەلایکەکە فەرمی خوای پەروەردگار بەرەکەت خاتە ئەم وشترەی تۆ جێی هەڵا ڕۆیشت ئەم مەلایکەی هات بۆ لای ئەم ئینسانە بەویستی خوا بەڵەکێکی چاک بووەوە چونکە ئەوە ئاواتی ئەو بوو لە دنیادا کە خەڵکی قێزی لێ نەکاتەوە وحزشي بوشتر بوشتري كي اوسي دابي وفرمي خواي پروردگار بركت خاطر ام وشتريتو جي الله رشت ام جاء ملائكه بريزه سلامي خواي پروردگاري لسبي اما خواي پروردگار تاقيه نکاتو انسان کاتێک خواي پروردگار ماڵ و سامانێکی پێدا لە خۆی بای نەبێ کاتێک موسى سلامی خواي پروردگاری لەسەر بێ نصيحتي قاروني ئەکرد ئەو ماڵەی کە خواي پروردگار پێداوی زەکاتەکەی دەرکە چونکە زەکاتە پێش ئیسلامیشە هەبووە وكان يأمر أهله بالصلاة والزكاة وكان عند ربه مرضيا إسماعيل سلامي خواي پروردگاری لەسەر بێ ئەمری بە ئەهل و کەسوکارەکەی خۆی ئەکرد کە نوێژ بکەن و زەکاتیش بدەن کەواتە زەکاتە پێش ئیسلامە هەبووە ئیمامی ئیسماعیل پێغەمبەر سلامی خوای لەسەر بێ فەرمانی کردووە کە زەکات بدرێ گومانیشی تێدانیە إبراهيم وإسماعيل سلامي خواهي پروردگاری لسر بي پیش موسى بونا سلامي خواهي پروردگاری لسر چونکە موسى پیغمبر صلى الله عليه وسلم بني إسرائيليش نوي يعقوب پیغمبر سلامي خواهي پروردگاری لسر بي أمجا پیغمبر خواهي فرمي صلى الله عليه وسلم ملائكة روشت أمجا هاد بو كوية فأتى الأقرع هاد بو لاي أو إنساني ككتشلا يشتو كيكي بيوانية فقال أي شيء أحب إليك وتي أي بياوك أي بندك إخوة تشتك بلايتو زور خوشويستا زور حزن لتشتك قال شعر حسن
ويذهب عني هذا الذي قذرني الناس. وتی والله حەزم بە تووکێکی جوانە، موویەکی جوانە، و ئەوەی کە من بەهۆی ئەوە کە تووکمە دەموچاو بەسەرەوە نەماوە کە چەڵم خەڵکی قێزم لێ ئەکاتەوە، حەز دەکەم ئەوە نەمێنێ و موویەکی جوان لەسەر و لە دەموچاوم بڕوێت. فمسحه فذهب عنه. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەم مەلائیکە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ دەستی هێنا بەسەری ئەو ئینسانە و بەلاشەی ئەو ئینسانەدا خوای پەروەردگار تووکێک و موویەکی جوانی بۆ ئینسانە گەڕانەوە. وأعطي شعرا حسنا. قژێکی جوانی بەنسیب بوو ئەو پیاوە بەهۆی ئەوە کە مەلائیکەکە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ دەستی هێنا بەسەریدا و بەلاشەیدا خوای پەروەردگار قژێکی جوان و موویەکی جوانی پێبەخشی لەبەر ئەوەی خەڵکی قێزی لێ نەکاتەوە. قال فأي المال أحب إليك. مەلائیکەکە سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ئەی لە ماڵدا حەز لە چ ماڵێک زۆر هەیە؟ حەزەکەی چی جۆرە ماڵێکت هەبێ؟ قال البقر. وتی حەزم بە مانگایە. فأعطي بقرة حاملا. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم مانگایەکی پێدرا سکپڕ بوو کاتی ئەوەی بوو کە بەچکەی ببێ. وقال بارك الله لك فيها. فەرمی خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ئەم مانگایی تۆ بە سەلامەتی کۆمەڵێک بەچکەی باش بۆ تۆ بهێنێت، خوای گەورە بەرەکەتی تێ بخات. جێی هەڵاو ڕۆشت هات بۆ لای پیاوی سێم کە پیاوێکی نابینایە، چاوی نییە. فأتى الأعمى فقال أي شيء أحب إليك. هات بۆ لای پیاوە کێورەکە پیاوە نابیناکە مەلائیکەکە سەلامی خوای لەسەر بێ فەرمووی تۆ چی شتێک بەلای تۆوە زۆر زۆر خۆشەویستە. بەڵام کاتی باسی ئەومان کرد کە ئینسانی موسڵمانە بێ ئاگاداری خۆی بە بوغرا نەبێت. کاتێکە قارون خوای پەروەردگار ماڵ و سامانی پێبەخشی بوو دەیوت چی؟ قال إنما أوتيته على علم عندي. دەیان فەرموو موسا سەلامی خوای لەسەر بێ زەکاتی ماڵ و سامانەکەت دەرکە. ئەو دەیوت ئەم ماڵ و سامانە بە قووەت و بە عیلم و دەسەڵاتی خۆم پەیدام کردووە. ئەمە مڵکی خوا نییە بە منی داوە، بە عاقڵی خۆم پەیدام کردووە، بە عیلمی خۆم پەیدام کردووە. ئەو بخوای پەروەردگار بە زەویە بردی خوارەوە. ئینسان کاتێ ماڵ و سامانی هەبوو لە خۆی بایی نەبێت، خوای گەورە ویستی لەسەری بێ بە یەک سانیە کەمتر لە سانیە ئیفلاسی پێدەهێنێت. کەواتە ئینسان لە خۆی بایی نەبێ، خۆی بە شتێک گەورە بزانێ و بڵێ من ماڵ و سامانمە خوای گەورە منی خۆشەوێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە ماڵ و سامان بە کەسێ ئەدا کە خۆشی بی و بە کەسێکیش ئەدا کە خۆشی نەوێ. ماڵ و سامان بەڵگە نییە لەسەر کە خوای گەورە تۆی خۆشەوێ. بە کەسێکی ئەدا کە خۆشی بوێ و بە خەڵکیشی ئەدا کە خۆشی ناوێ خوای گەورە. بەڵام ولا يعطي الإيمان إلا من أحب. خوای گەورە ئیمان بە هیچ کەسێک نادا ئیلا بە کەسێک نەبێ کە خۆشی ئەوێ. ئەوە گرنگە. ماڵ و سامان معنای بەختەوەری قیامەتی تۆ نییە، بەڵام ئیمانی ڕاستەقینە معنای بەختەوەری قیامەتی تۆیە. ئەم مەلائیکەیە سەلامی خوای لەسەر بێ هاتە لای پیاوە کێورەکە و نابیناکە. فقال أي شيء أحب إليك؟ قال أن يرد الله بصري فأبصر الناس. وتی والله ئاواتم ئەوەیە کە خوای پەروەردگار چاوم بۆ بگەڕێنێتەوە بۆی خەڵکی پێ ببینم. فمسحه فرد الله إليه بصره. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم مەلائیکەکە دەستی هێنا بە چاوی ئەم ئینسانە نابینایەدا خوای پەروەردگار چاوەکەی بۆ گەڕانەوە. فرد الله إليه بصره. خوای پەروەردگار چاوەکەی بۆ گەڕانەوە بە ویستی خوای پەروەردگار چاوەکەی بۆ گەڕایەوە تەواو. ئەمە هەرسێکیان خوای پەروەردگار چاکیانی کردەوە. ئەو لە گەڕوگولی و بەڵەکی نەچاتی بوو و چیشی پێدرا وشترێکی پێدرا. ئەمە کەیتر دووەمیان کە کەچەڵە ئەوە بخوای پەروەردگار تووکێک و موویەکی جوانی بۆ گەڕانەوە و بەویستی خوای پەروەردگار چاک بووەوە و مانگایکی ئاوسی پێدرا. سێمیشیان خوای پەروەردگار چاوەکەی بۆ گەڕانەوە. فقال أي المال أحب إليك؟ ئەمجا فەرمی چی ماڵێکت لا خۆشەویستەوە؟ خوای پەروەردگار چاوتی چاک کردەوە، بەڵام وەکو ماڵ و سامان حەز بە چ جۆرە ماڵێکە؟ قال الغنم فأعطي شاة والدا فأنتج هذان وولد هذا.
فكان لهذا واد من الإبل ولهذا واد من البقر ولهذا واد من الغنم. وبيغمبري خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم ئەمەی سێم کە نابینا بوو خوای پەروەردگار چاکی کردەوە. وتی خۆشەویستترین ماڵ بەلای منەوە مەڕە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەفەرمێ اتخذوا الغنم فإن فيها بركة. ئەفەرمێ مەڕ ڕاگیرکن چونکە مەڕ بەرەکەتە. مەڕ بەرەکەتە. ئەم پیاوە نابینایە داوای مەڕی کرد خوای پەروەردگار چاکی کردەوە چاوی و مەڕێکیشی پێدرا کە ئاوس بوو. ئەوە بوو پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم پیاوی یەکەم کە بەڵەکی هەبوو یەک شیوێک یەک دۆڵێک حشتری بۆ پەیدا بوو لەو تەنیا حشترەوە بووە یەک دۆڵێ حشتر ئەمەکەی تر بووە یەک شیوێک و دۆڵێک مانگا ئەمەکەش بە هەمان شێوە پڕ شیوێک مەڕی باشی دەستکەوت لەو دانەیەوە. خوای پەروەردگار بەرەکەتی تێخست. یەکی شیوێک ئاژەڵیان هەبوو ئەو مەڕ ئەو هشتر ئەو مانگا بەڵام دوایەوە خوای پەروەردگار تاقییان دەکاتەوە. ثم إنه أتى الأبرص في صورته. چۆن تاقیەکاتەوە؟ ئەم مەلایکەیە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. دوای ماوەیە کە ئەم پیاوە بووە خاوەنی یەک دۆڵێ یەک شیوێک وشتر ئەو پیاوەی کە بەڵەکیە بوو مەلایکەکە هاتە لای ئەم پیاوەی یەکەم کە لە وەختی خۆی بەڵەکی هەبووە هیچی نەبووە بەڵام ئەم مەلایکەی دەموچاوی بەڵەکی بوو هەموو گیانی بەڵەکی بوو لەسەر شکلی خۆی جاران چۆن بوو ئەو کابرایە پێشەوەی چاک بێتەوە ئەم مەلایکە لەسەر شکلی ئەو هات بۆ لای ئەو پیاوەی کە بەڵەک بوو ئەو شکل و شێوەی چۆن بوو نەخۆشیەکەی چۆن بوو ئەم مەلایکە بەو شێوە هات بۆ لای سەلامی خوای لەسەر بێ. فقال رجل مسكين وتی من پیاوێکی فەقیرم من بەڕاستی کۆمەڵێک شی و شاخم بڕیوە قد انقطعت بي الجبال في سفري فلا بلاغ لي اليوم إلا بالله ثم بك. وتی بەڕاستی ئەوە بوو من شوێنێکی زۆرم بڕیوە کۆمەڵێ شاخ و سەفەرێکی دوورم لەبەر بڕیوە ئێستا ناتوانم بگەمە جێگای خۆم پیاوێکی فەقیرم بەهۆی دووری سەفەرەکەمەوە هەرچیم پێ بوو سەرفم کرد لەمە لەبەرەوە سەفەرەکەم دوورە پێویستم بە خوای پەروەردگارە پاشان بە تۆ بەڵام ئاگاداریەوە بنەڵێ خوا و تۆ ئەوە شەریکت بەخوا بڕیاداوە پشتم بەخوا و بە تۆ قایمە نەعوذ بالله ئەوە شەریک بەخوا بڕیادانە خوا و تۆ نەعوذ بالله نابێ وا بڵێ یەکەم خوا ئەو کاتەڵی دووەم تۆ سەبەب بووی ئەبێ یا بڵێ دووەم یا بڵێ پاشان هیچ کەسێک شک نابم ئیلا خوای پەروەردگار نەبێ ثم بك ئەمجا تۆ شک ئەبم کە یارمەتیەکم بدەیت أسألك بالذي أعطاك اللون الحسن دعوات لي أكم لێت ئەپاڕێمەوە بۆ ئەو خوای پەروەردگاری کە ڕەنگێکی جوانی بە تۆدا والجید الحەسن پێستێکی جوانی بە تۆدا ئەو خوایی کە پێستێک و ڕەنگێکی جوانی بە تۆدا لێت ئەپاڕێمەوە لە خوای پەروەردگار بەو خوایە لێت ئەپاڕێمەوە تۆ ئەو خوایە یارمەتیم بدە پیاوێکی فەقیرم والمال ماڵ و سامانم خوای پەروەردگار ماڵ و سامانێکی زۆری پێت بەخشیوە یەک وشترێکم بەرێ بۆ ئەوەی بۆ سەفەرەکەم پێی بڕۆم و ڕێگای خۆم تەواو بکەم تەنیا داوای یەک وشترێکت دێکم یەک وشتر فقال الحقوق كثيرة ودي پیاوە باڵەکەکە کە چاک بۆتەوە یەک دۆڵێ یەک شیوێک وشتری هەیە ودی بەڕاستی حەقەکان زۆرن مافەکان زۆرن ناتوانم بدەمێ لەبەر ئەوە مەجای ئەوەی تیانێ ناتوانم بە هیچ شێوە وشترێک بدەم بە تۆ با فەقیر بی با تووشی بەڵەکی بوو بێتی مەلایکەکە فەرمووی كأني أعرفك ألم تكن أبرص يقذرك الناس ودي من وهستم تو أناسم تو أو بياوە نەبووی کە تووشی بەڵەکی بوو بی خەڵکی قێزی لە تۆ ئەکردەوە تۆ کەسێکی فەقیر نەبووی فەقیرن فأعطاك خوای پەروەردگار ماڵ و سامانی بە تۆ بەخشی وتی تۆ کەسێک بووی بەڵەکیت هەبوو خوای گەورە چاکی کردەوە فەقیر بووی خوای گەورە ماڵ و سامانی پێت بەخشی
ئەو پیاوەش کەسێکی بغرا و سەر لە شێواو بوو ماڵ و سامان سەری لێ تێکدا بوو فقال إنما ورثت هذا المال كابرا عن كابر وتی مە لە باواپیری خۆمەوە ماڵ و سامانم بۆ ماوەتەوە ئەم هەموو شترە تۆی بینی هەمووی لە باواپیرەوە ماوەتەوە پەیوەندی بە ئەوە نیە من کەسێکی فەقیر نەبوومە من کەسێکی بەڵەک نەبوومە ئەمەی کە تۆ باسی دەکەی خوای گەورە بە منی نەداوە بەڵکو لە باواپیرەوە بۆ ماوەتەوە نەعوذ بالله کەسێکی بغرا و سەر لە شێوا بوو فقال إن كنت كاذبا فصيرك الله إلى ما كنت فەرمووی ئەگەر درۆ ئەکەی لەم قسەی خۆدا خوای پەروەردگار بتگەڕێنێتەوە بۆ کاتی پێشووت خوای پەروەردگار گەڕانیەوە بۆ کاتی پێشوو هەرچی ماڵ و سامان و وشتریە هەمووی تیاچوو و دووبارە بەڵەکێکە و ناشرینەکەیشی بۆ گەڕایەوە دوعای لێ کرد یەکەم جار ئەوە بوو دوعای خێری بۆ کرد بەڵام دووەم جار کە ئەم پیاوەتی ئەمە لە باو باپیرەوە بۆ ماوەتەوە بەهۆی خۆمەوە کەسێکی عاقڵ و بەڕێزم بۆ ماوەتەوە دوایەوە وردە و دەستیادی کردووە لەبەر ئەوە خوای پەروەردگار ئەو مەلایکەی ناردوو بەلای ئەو ئینسانە بەڵەکە ئەو بوو کاتێکە حسابی بۆ ئەو کەسە نەکرد بۆ ئەو مەلایکە نەکرد کە لەسەر شکڵی ئینسانێکی بەڵەک و فەقیر هات بەلای داوای تەناوشترێکی لەگەر نەیدا پێی خوای پەروەردگار هەرچی ماڵ و سامان و هوشترێ هەر هەمووی دەسەندەوە و دووبارە پێستە بەڵەکەکەی بۆ گەڕانەوە و خەڵکی قێزی لێ بکاتەوە ئەوە لە ئیمتیحان و تاقیکردنەوەی خوای پەروەردگار دەرنەچوو هاتەوە بەلای دووەم نەفەر کە ئەو کەسەیەکە کە چەڵە و تووکی بەسەرەوە نەبووە وأتى الأقرع في صورته وهيئته فقال له مثل ما قال لهذا هات بۆلای پیاوەکە چەڵەکە لەسەر شکڵ و شێوەی جارانی ئەو چۆن بوو کەسێکی بێتوک بوو ئابە و شێوەیە هات بۆلای مەلایکەکە سەلامی خوای لەسەر بێ پێی وت خوای پەروەردگار بەڕاستی تووکێکی جوان و موویەکی جوانی بە تۆ بەخشیوە ماڵ و سامانێکی زۆری بە تۆ داوە بۆیە داوات لێ یەکەم لە سەفەرمدا تووشی ناخۆشی و ناڕەحەتی بوومە داوای یەک مانگایەکت لێ یەکەم مانگایەکم بەرێ وتی بە هەمان شێوە ئەویش وتی ورد عليه مثل ما رد هذا ئەویش وتی ئەم مانگایە ئەم دۆڵە مانگایە کە تۆی بینی هەمووی بەهۆی عاقڵی خۆمەوە بۆ ماوەتەوە لە باباپیری خۆمەوە دەست بە دەست ئەمە هاتووە خوای پەروەردگار بە منی نەداوە ئەوە سەرنجامی بۆ غڕایی و سەر لێ شێواندنە ئینسان زۆر جار کە فەقیرە دوایی دەوڵەمەند ئەبێ هەژاری لەبیر ئەچێتەوە زۆر جار ئینسان ناڕەحەتیەکانی کە لە دنیادا تووشی بووە هەمووی لەبیر ئەچێتەوە بۆی ئینسانی موسڵمان ئاگاداری خۆی بێ ئەو کەسانەی کە گرانیان بینیوە ئیتر هەر کەسە بەپێی تەمەنی خۆی ئەو کەسانی کە گرانیان بینیوە هەژاریان بە خۆیانەوە بینیوە با فەقیر و هەژاریان لەبیر بێ چونکە بیری ئەو بکەن ڕۆژێکە بوو خواخوای ئەویان بوو کەسێک نانێکیان بداتێ کەسێک پارەیەکیان بداتێ بە ئەو ڕۆژەی لەبیر بێ وا نەزانێ هەتا سەرعی خوا هەر کەسێمان بەپێی بیرەوەری خۆمان دەیەها نەفەرمان بینی قەت تەسەورمان ناکرد ئەم نەفەرە دەوڵەمەند بێ بەڵام خوای پەروەردگار ماڵ و سامانێکی زۆری پێبەخشی نەفەری واشمان بینی قەت تەسەورمان ناکرد ئەمە ڕۆژێک هەژار ببێ بەڵام ڕۆژێ بینیمان دەستی لە خەڵکی پانەکردەوە کەواتە ماڵ و سامان هەتا سەر نییە هەمووی خوای پەروەردگار پێی تاقیکاتەوە بەڵێ هاتە لای ئەم پیاوەکە چەڵا داوای مانگایەکی لێ کرد وتی ئەم ماڵە پەیوەندی بە خوای پەروەردگارەوە نییە خۆم پەیدام کردووە لە باوباپیرەوە بۆ ماوەتەوە فەرمی ئەگەر درۆ ئەکەی خوای پەروەردگار بتگەڕێنێتەوە بۆ پێشتر خوای گەورە هەژارت بکاتەوە پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵ سەلەم خوای گەورە گەڕانیەوە بۆ پێشتر نە مانگایمە نە دۆڵە مانگامە نە مووەکەی سەری و تووکەکەی سەریمە هەمووی چووە سەر پێشوو چۆن بۆ ئاوای لێ هات بەڵام سێیەم پیاوە ماوە پیاوە کێوەرەکە بزان ئایا ئەم لە ئیمتیحان نەجاتی ئەبێ یا وەکو دوانەکەی تر لە ئیمتیحان نەجاتی نابێت لە تاقیکردنەوەی خوای پەروەردگار نەجاتی نابێت پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هاتە لای پیاوە کێوەرەکە مەلایکەکە سەلامی خوای لەسەر بێ بەڵام بە چ جۆرێک بۆ جۆرێک کە هەردوو چاوی نییە ئەوکو کەسێکی نابینا هاتە لای پیاوە کێوەرەکە وتی من پیاوێکی فەقیرم بەهۆی ڕێگادووریەوە ئەوم بەسەرا هاتووە هیچ شتێک شک نابم ئیلا خوای پەروەردگار نەبێ پاشان تۆ
بۆیە داوات لێ یەکەم بەو خوایەی کە بەڕاستی چاوی بۆ تۆ گەڕانەوە مڵک و سامانی بە تۆدا بەو خوایە لە تۆ ئەپاڕێمەوە ئەو خوایە ئەکەم ڕجاوتکە بۆ تۆ بۆیە ناوی خوای پەروەردگار دەهێنم بۆ ئەوەی یارمەتیەکم بدە خێر دەکات ڕێگاکەم دوورە مەڕێکم بەری بەڵام پیاوە کوێرەکە چی دەڵێ فقال قد كنت أعمى فرد الله إلي بصري وتی وەختی خۆی من کوێر بووم خوای گەورە هەردوو چاوی بۆم گەڕانەوە فخذ ما شئت ودع ما شئت بۆ خۆت چی هەڵەگری لەم مەڕانە بۆ خۆت هەڵیگرە هەرچی واز لێ دێنی بۆ خۆت واز لێ بێنە بە کەیفی خۆت نەکدانێ چەندێ دەبەی بۆ خۆت بیبە خوای گەورە چاوی بۆ من گەڕانەوە من کوێر بووم خوای گەورە چاوی بۆ من گەڕانەوە من هەژار و فەقیر بووم خوای گەورە ئەم دۆڵە ئەم شیوە مەڕەی بە مندا بۆ خۆت بە ئارزوی خۆت چەندێک ئەبیمانە فەقیر بۆ خۆت بیبە بە کەیفی خۆت ئارزوی خۆت ڕێگری لە دەستی خۆت مەکە بەڵێ ئەفەرمێ فوالله ما أجهدك اليوم بشيء أخذته لله عز وجل فەرمی سوێن بەخوا مادەم ناوی خوای گەورەت هێنا هەر شتێک ببەی ڕێگری لێ ناکە خوای گەورە نعمەتی بەسەر منەوە زۆر ڕژاندووە چاوی بۆ من چاکردەوە لەم دنیایەدا ئێستا دەوڵەمەند هەیە ئەم دەوڵەمەندە لە دنیادا دەرەجەیەک لە هەموو دنیادا دەوڵەمەندن زۆر گەورە زەبەلاح یەکێک لەم دەوڵەمەندە هەردوو چاوی نییە ئەڵێ هەرچی مڵک و سامانی خۆم هەیە ئەی بەخشم بەڵام چارەسەرێکی نییە نە چاوی بۆ ئەگۆڕێ نە چاوی عەمەلیاتەکرێ هیچ شتێک چارەسەری نییە تا ئێستا ئەڵێ هەرچی مڵک و سامانی خۆم هەیە ئەی بەخشم لە پێناو ئەوەدا یەک چاوێکم دەست بکەوێ یەک چاو بۆ یەک چاوی هەموو مڵک و سامانی خۆم دەبەخشم ئەم پیاوەش ڕەحمەتی خوای لێ بێ وتی من کەسێکی کوێرم خوای گەورە منی چاکردەوە لەبەر ئەوە هەر شتێک دەبێت لەبەر خاتری خوا بیبە واللهی لە یەک شتێک ڕێگری لێ ناکەم دەست لێ ناکەم فەرمی ماڵەکەت بۆ خۆت مەلایکە فەرمی سەلامی خوای لەسەر بێت بەڕاستی خوای پەروەردگار ئێوە هەر سێکتانی تاقی کردەوە فقط رضي الله عنك ئەوە خوا لە تۆ ڕازی بووە مسگێنی بێلێت خوا لێت ڕازی بووە واتە تۆ بەهەشتیت وسخط عن صاحبيك بەڵام خوای گەورە غەزەبی لە هەردوو هاوڕێکەی تری تۆ گرتووە ئەوەی کە بەڵەک بوو ئەوەی کە کەچەڵ بوو خوا غەزەبی لە هەردووکیان گرتووە لە هەردووکیان تووڕەیە بەڵام لە تۆ ڕازیە ئەو مسگێنی خوای پەروەردگارە بۆ تۆ لەم حەدیثە صحیح پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە گومانی تێدانێ صحیح و لە بوخاری موسلیم داهاتووە ئەوە فێری دەبین ئینشاءالله خوای گەورە ماڵ و سامان بە ئێمە دەبەخشێ ئێمەی پێ تاقی ئەکاتەوە ئەو ماڵ و سامان ئینشاءالله کارێکی وەها بکەین هەوڵ بدەین ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست خۆمان بهێنین هەوڵ بدەین خوای گەورە لە خۆمان ڕازیکەین بە هەموو جۆرێک ئینشاءالله ئەو ئینشاءالله دنیا تاقیکردنەوەیە مڵک و سامان کە خوای گەورە بە تۆی ئەدات وا نەزانی خوای پەروەردگار تۆی خۆشەوێ و مڵک و سامانیشی بە تۆ نەدا معنای وانێ خوای پەروەردگار ڕقی لە تۆیە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پێشەوا مامۆستای تۆیە زۆر هەژار و فەقیر بوو جاری وا بە سێ شەو بە سێ ڕۆژ نانی نەخواردەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەبوو بیخوات کەواتە برای شیرینم ئینشاءالله ئەر کەسێک لە ئێمە بەپێی توانە ئەوەندەی لە توانایدا هەیە بە یارمەتی هەژار و فەقیر بدا ئەوەندەی بۆی ئەکرێ بە خزمەتی هەژار و فەقیر بکە لە مانگی ڕەمەزان و لە دوای مانگی ڕەمەزانیش بەڵکو خوای پەروەردگار ئینشاءالله بەختەوەری هەردوو جیهانی بکە ئینشاءالله دەرز و عیبرەتی ئەوە وەربگرین ئەو مڵک و سامانی کە خوای پەروەردگار پێتی ئەدا زۆر یاکەم بۆ تاقیکردنەوەی تۆیە لە دنیا و لە قیامەتە خوای پەروەردگار تاقیت ئەکاتەوە و دڵنیا لە ڕۆژی قیامەتشا محاسبە ئەکری لەسەرەوەی ماڵەکە چۆن پەیدا کردووە و لە چیا سەرکرد کردووە یا ربی خوای لێمان خۆش بە خوای گیان لە گوناهی دایک و باوکمان خۆش بە خوای گیان لە گوناهی مردوەکانمان خۆش بە خوای گیان شیفای نەخۆشەکانمان بدە خوای گیان بۆ خاتی عەظەمەت و گەورەی خۆت ڕەحم و میهرەبانی خۆت بڕژێنی بەسەرماندا نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی آمين 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 أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور الرحيم وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما